ئێمە لە نەخۆشخانەی میهرەبانی بۆ پارێزگاریکردن لە سەلامەتی و تەندروستی نەخۆش هەستاوین بە دابینکردنی باشترین زۆری سیستەمی هەواگۆڕچێ بۆ هۆڵەکانی نەشتەرگەری بە گوێرەی بەرزترین ستانداردە نێودەوڵەتی و جیهانیەکان. گرنگترین تایبەتمەندیەکانی ئەم سیستەمە بریتین لە ڕێگریکردن لە هاتنە ژوورەوەی خۆڵ و تۆز لە ڕێگای بەکارهێنانی چەند قۆناغێکی فلتەرکردنی وەکو فری فلتەر، باک فلتەر و هێپا فلتەر و بەکارهێنانی تیشتی UVGI بۆ ڕێگریکردن لە هاتنە ژوورەوەی بەکتریا و ڤایرۆس. یەکێکتر لە تایبەتمەندیەکانی بریتە لە دابینکردنی پلێشی گەرمی گونجاو بۆ هۆڵەکانی نەشتەرگەری و ئالگۆڕکردنی بەردەوامی هەوای ناو هۆڵەکانی نەشتەرگەری و هێنانی هەوای فرێژ بۆ ناو هۆڵەکان بێگومان یەکێکترە لە تایبەتمەندیەکان. بێگومان ئەمە یەکێکە لە ڕێگاکانی کۆنتڕۆڵکردنی هەوکردن و پاراستنی سەلامەتی نەخۆش لە لێکەوتە نەخوازراوەکانی دوای نەشتەرگەری. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.